پێش بینینی ئەم دیمەنانە لەگەڵ سەرکۆ باسمان کرد کە پەروەردە ئەتوانێت چۆن خزمەت بکات بە جینۆساید و ناساندنی جینۆساید بەو ڕۆڵەی کە لەوانەیە لەو ڕۆژانەیە لەدایک نەبوو بێت یان تەمەنێکی زۆر مناڵی بوو بێت و ئیشەڵڵا کە قەت نەیبینێت ئەو ڕۆڵە ڕۆژانی لەو چەشنە بەڵام بێگومان پێویستە کات کە هۆشیار بێ وریا بێت لەسەر مێژووی گەلەکەی خۆی. هەر بۆیە ئێمە لە تەورێن بەشەمان قساکەین لەسەر ڕۆڵی پەروەردە لەم نێوەندەیە بۆیە بەڕێز مامۆستا سامان سەڵاح سەرپەرشتیاری پەروەردەیی لە کەرکووکەوە لەگەڵمانە. مامۆستا سامان بەیانی بەڕێز دووە کەرکووکی خۆشەویست باش ئەگە بەڕێزت پێمان بڵێ منداڵ ئەبێ هەتاکو هەڵ بدرێت لە تاڵیەکانی ژیان نەهامەتیەکان بە تایبەت تاوانی لەو جۆرە هەر ئەسڵەن دوور ڕابگیرێت ئەوەی کە هیچ هەندێک لەو مناڵانە خۆیان هەر بەشێ بوون لە ئەو تاوانە کە بەسەریانە هاتووە و تا بە ڕۆح و بەجستە و بە هەمووی هەستیان پێ کردووە بەڵام ئەو منداڵانەی کە ئیشەڵڵا قەت ئەو ڕۆژانە نەبیننەوە یان لە دەرەوەی شنگال بوون ئەوان چۆن لەسەر ئەم بابەتە هۆشیار بکرێن واتە پەروەردە چی بکات؟ بەیانی باش مامۆستا. بەڵێ بەیانی ئەوەی بەڕێز باش سڵاو بینەرانی ئازیز دەستان خۆش بێت. دیارە لە دەستپێکا پێم خۆشە سڵاو بنێرین بۆ قوربانیانی کوردانی ئێزیدی لە کارەساتی شنگال نەفرەت لە تیرۆر و تیرۆرستان. بەڕاستی پرسیارێکی بەجێیە تەوەرەکەش تەوەرێکی جوانە بۆ خۆی جینۆساید یان کۆمەڵکوش بریتە لەوەی کە تاقمێک گروپێک هەڵدەسێت بە نەهێشتنی یان لە ناوبردننی نەتەوەیەک یان بەشێک لە نەتەوەیەک لە ناوچێکی دیاری کراو بە هۆکاری جیاوازی ئاینی مەزهەبی ڕەگەزی یان جیاوازی نەتەوەیی لە ڕێگەی کوشتن یان نوێرانکردن سووتاندن ڕماندن لە ڕێگەی ئەوەی کە کچوژنەکان بەکاربێنن بۆ غەریزە و مەبەستی سێکسی. گەلی کورد چەند ساڵێک بەر لە کارەساتی شنگال هەر لە 1970 ئەو کات تووشی دوو جینۆسایدی گەورەی تر بووەوە ئەویش ئەنفال و هەڵەبجە بوو. بەڕاستی دیارە کارەساتی شنگال من نامێت لە ڕووی مێژووی و داتا و ژمارەوە زۆر لەسەری بدوێم چونکە بابەتەکە ئێمە بابەتی پەروەردە و مناڵ و ئەو پرسیارە جوانەی بەڕێستا. لە شنگال بەپێی ئامارەکان دەڵێ 30,000 مناڵ تووشی زیان و تووشی بێسەرپەرشت بوون یان بە شێوازە لە شێوازەکان شەهید کران. دەزانی 80 گۆڕی بە کۆمەڵ لە شنگال و دەوروبەری دۆزراوەتەوە بەشێکی زۆری ڕووپاتەکان ئێسک و پرووسکی مناڵانی بێتاوانن. ئەوەشمان بیر نەچێ ئێزیدیەکان کوردانی ئێزیدی لە مێژووی خۆیانە 74 جار تووشی پەلاماردان و کوشتن و جینۆساید و کۆمەڵکوش بوونەتەوە. پرسیارێک لێرەیە دێتە ئاراوە بۆچی بەڕاستی بۆچی وایان لێ بکرێ لەبەر دوو وشەی زۆر ئەوە وشەیەکیان ئەوەیە کەمانە کورد بوون ئەوی تریشان ئاینێکی تایبەت بەخۆیان هەبوو. دەزانی لە مێژووی مرۆڤایەتیشا کەمێک بڕۆین ینی جوولەکە هۆڵۆکۆستی بەسەرا هات نازیەکان ئەڵمانەکان جوولەکەیان کۆمەڵکوش کرد هەروەها ئەرمەنەکان هەروەها چەند نەتەوەیەکی تری ئەفریقیا. بینە سەر ئەوەی مناڵان تا چەند پێویستە بە دوور بن لەم جۆرە تاوانانە. بەڕاستی دەزانی مناڵ شتی لە بیر ناچێ. ئێمەمانان ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە پۆلەکانی ساڵەکانی خوێندنە مامۆسایەک زلەیەکی لێ داوین هەتا ئێستا و هەتایە کاریگەری ئەم زلێ لە لامان ئەمێنێتەوە. چژای ئەوەی بێت مناڵێک دایک و باوکی خوشک و برایی کە سوکارەکەی لە بەرچاوی شەهید بکرێت خوێن ببینێ. مناڵێک ماڵەکەیان کە ڕەنگە بە چەندین دەردەسەری دروستیان کردی بێ بنیاتیان نابێ بڕوو خوێنرێت کەلوپەلی ناو ماڵەکەیان بسووتێنرێت. خوشک و دایکی لە بەبەرچاوی خۆیەوە بە کەنیزە ببرێت. بۆیە کاریگەریکی ئێجگار گەورەی جێهێڵاوە لەسەر دەرونی مناڵەکانمان لەسەر دەرونی گەورەکانمان بە شێوەیەکی گشتی. بەڵام بە تایبەت لەسەر دەرونی مناڵ دیارە ئەمە دەزانی چۆنە
ئێستا کارەساتی ئەنفال 38 ساڵ پێش ئێستا کارەساتی هەڵەبجە 38 ساڵ پێش ئێستا ڕوویداوە بەڵام هەتا ئێستا و بۆ هەتایە کاریگەری دوورمەودای ئەمێنێ خۆی ئەمە گرفتەکەی ئێمەیە کارەساتی شنگالیش بەڕاستی 12 ساڵ پێش ئێستا دەقاودەق یعنی ڕوویداوە بەڵام نەک بۆ 12 ساڵ بۆ چەندین 12 ساڵی دیکە کارەساتی کاریگەری ئەم کارەساتە ئەم کۆمەڵکوژیە ئەم جینۆسایدە لەسەر تاکەکانی شنگال بە شێوەیەکی تایبەت و ئێمەی کورد بە شێوەیەکی گشتی ئەمێنێتەوە بە تایبەتی لەسەر کێ لەسەر منداڵان بڕوا بکە من تێبینیم کردووە چەندین مناڵ تێک چووە باری دەرونیان تا ئێستش ینی ئاسایی نەبووەتەوە بۆ دەزانی کۆمەڵێک لەم مناڵانە وەختێک کە تیرۆسانی داعش بردینی بۆ سووریا بۆ مووسڵ بۆ هەندێک شاری دیکە لەوێ ئەم مناڵانە خرانە ڕیزەکانی داعشەوە ڕاهێنانیان پێکرا و کران بە داعش بەڕاستی بەداخەوە هەتا ئێستا شارەنووسی کۆمەڵێکیان دیار نییە هەندێکی تر لەم مناڵانە زەواجیان پێکرا نمونەیەکم بینیم کچێکی 10 ساڵ کچێکی 9 ساڵ زەواجی پێکراوە ئەمە لە چ ئاینێکە ئەمە لە چ شەرعێکە لە چ یاسایەکە لە چ دابێکە لە چ نەریتێکە لە چ کللتوریەکە لە چ فەرهەنگێکە ئەمە ڕێ ئەبێتەوە کچێکی 9 ساڵ تۆ زەواجی پێ بکەی ئەم هێشتا چێژی لە قۆناغی مناڵی خۆی نەبینیوە هێشتا پڕبەدڵ خۆی یاریەکانی نەکردووە هێشتا قوتابخانەی نەبینیوە هێشتا لەگەڵ هاوڕێکانیە یاری نەکردووە تۆ دی زەواجی پێ ئەەکەی هاوسەرگیری پێ ئەەکەی ئەمە چ لە ژیان تێبگات چ لە هاوسەرگیری تێبگات بۆیە کاریگەریەکانی ئەم جینۆسایدە ئەم کۆمەڵکوژیە ئەم کارەساتە بۆ ئێستا بۆ داهاتوو بەردەوام ئەبێ بەڵام هەنگاوەکان چین ئیشەڵا لە دواترە خاڵ بە خاڵ باسی ئەو هەنگاوانە ئەەکەین چی بکەین بەڕاستی ئێمە لە بەرامبەر ئەم کارەساتە گەورەیە مامۆستا لەوانەیە ئێمە پرسیارێکی گرنگتر بێتە پێشەوە کە باسی منداڵەکەین منداڵی یێزیدیەکانەکەین بەرامبەر ئەوەی کە ئەم کۆمەڵکوژیە ڕووی تێکردن ئازارین ژمارەیەکی زۆر نەخوێندەواری دروست کرد هەتا ئێستاش کە ئەم دەقەی کە لەگەڵ جەناب تا قساکەین هەندێک لەو منداڵانەی کە لەوانەیە ئێستا لەنێو کەمپەکانە بن لە پارێزگای دووهۆک یاخود لە هەر شوێنێکی تر نیشتەجێ بوو بێتن مافی ئەویان نییە کە بچنە خوێندنگا و وەکو منداڵانی تر بتوانە قۆناغەکانی خوێندن تاوکەن ئایا ئەمانە چارەنووسیان بەرەو چۆڕوات و ئایا ئەم نەخوێندەواریە گەل لەناو ئەوانە بەردەوامی هەبێت چ گرفتێک دروست دەکات بەڵێ دەست خۆش بێ بۆ خۆی کارەساتەکە ڕوویدا جێیدا خەبەڕاستی ئەوەی کە بەڕاستی جێی پرسیاریشە تا ئێستا ئێمە نەمانتوانیوە لیژنەیەک هۆکارەکانی دروستبوونی ئەم کارەسات یان ڕوودانی ئەم کارەساتەمان بۆ ڕوونکاتەوە بۆ ڕوویدا بڕوا بکە ئەلم کەرکووکەی ئێمەیە دەیان جار داعشێرشی هێنا بەڵام پێشمەرگە قارەمانەکانمان سەرکردەکانمان سینگی خۆیان ڕوحیان سینگی خۆیان قسە بەر گولەوە ڕوحی خۆیان کردە قوربانی نیان هێڵە داعش بێتە ئەم شارەوە بۆ پاراستنی خوشک و دایک و حیا و ناموسی ئێمە بەڕاستی بەڵێ ژمارەیەکی ئەزگار زۆر لە کوردانی یەزیدی لە کەمپەکانە ماون تا ئێستا لە ناو ئەمانە مناڵمان هەیە دیارە ئەم کەمپانە بێ خزمەتگوزارین لە ڕووی ئاو لە ڕووی کارەبا لە ڕووی خۆشیەکانی ژیان دەیکاکە مناڵ پێویستی بە شوێنێکە یاریتیا بکە مناڵ پێویستی بە شوێنێکە هەناسەی تیا بدە مناڵ بە پێویستی بە شوێنێکی جوانە پاکە ئارامە لەگەڵ هاوڕێکانی تێکەڵاوی بێ لە سەروی هەموو ئەمانەشەوە مناڵ پێویستی بە ناوەندێکی خوێندنە قوتابخانەیەکە کە تایە بخوێنێ دەزانی لە قۆناغی 6 ساڵی ئێستا مناڵ ئەگەر نەچێتە بەرخوێندن ئیتر 1-2 ساڵێ دواکەوت دواتر دەبێ بچێتە خوێندنی ئێواران یان شەوان ئەمەش زەحمەتە بەڕاستی خۆ ئەگەر ئەمەشی پێ نەکرا دواتر دەبێت بچێت تاقیکردنەوەی دەرەکی ئەنجام بدە دیسان ئەمە 2-3 جار زەحمەتە هەر بۆیە ئەوەی کورد ئەڵێ هەموو شت لە کاتی خۆیان خۆشە بە تایبەت بۆ مناڵ لە قۆناغی 6 ساڵیە دەبێت ناوەندێکی خوێندنی هەبێ کە نەچووە ناوەندێکی خوێندن ئەم مناڵە ڕەنگە وەک پێویست هۆشیار نەبێ بە گەورەی ئەم تاوانە ئەخر کە چووە ناوەندێکی خوێندن ئێستا خۆشبەختانە لە قۆناغی ناوەندی و ئامادەیی بابەتێکمانەیە لە پرۆگرامەکانە بە ناوی جینۆساید ئەگەر چی جێیدا خەبەڕاستی لە بنەڕەتیە هیچ بابەتێکمانەیە لەسەر جینۆساید بۆیە من هەر لێرە وڵا بە دەرفەت ێزانم لەڕێی بەرنامە جوانەکەی بەڕێستانەوە لە ڕێگەی کورساتی ڕەنگینەوە پێشنیازی ئەوە بکەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت وەزارەتی پەروەردە با پرۆگرامێک هەبێ با پەرتووکێک هەبێ کتێبێک هەبێ لەسەر جەم ناوەندەکانی خوێندنە هەر لە قۆناغی یەکی سەرەتایی هەتا 12 ئامادەی هەتا پەیمانگا هەتا زانکۆ
کتێبێک بێت پەرتوکێک بێت هەرچی تاوانەکان ئەو جینۆسایدە کۆمەڵ کوژە کارەساتی گەورەیە کە دەرحەق بەگەلی کورد ئەنجام دراوە بە درێژایی مێژوو لەم کتێبەیە جێ بکرێتەوە بۆ ئەوی مناڵانی ئێمەی پێ ئاشنا بکرێ وەکو کتێب شتێکی تر ئەوەی بەڕاستی ئەوەی کە جێی داخە بەڕاستی لە سیئاب کارەساتی ئەنفال کاتی دەوام نییە کات ئێستا ناوەندەکانی خوێندن هەموو داخراون بۆیە ڕەنگە کەمتر یادی ئەم کارەساتە بکرێتەوە ئەگەر چی قوتابخانەکانمان خوێندنگەکان بێقسوورن بەڕاستی کەمتر خەم نین بەڵام بە نمونەی یادی ئەنفال یادی هەڵەبجە لە مانگی سێ و چوارە لە ناو خوێندنین ئێمە کاتی دەوامە ڕەنگە بە شێوازێکی فراوانتر یان باشتر بتوانین یادی بکەین. بەڕێزت ئاماژت بۆ ئەوە کرد کە ئەبێ پەرتوکێک هەبێت کە باس لە جینۆسایت بکات لە پەروەردەدا لە قوتابخانەکانمانە بێگومان نەزانین لە ڕۆزانەستێکەوە ئەبێت بۆ تەمنە جیاوازەکان ناوەڕۆکی ئەم کتێبە جیاوازی هەبێت ئەوەندەی کە ئەگە بەڕێزت بە زمانێکی سادە پێمان بڵیت ئەبێت دانانی ئەم پەرتوکە ناوەڕۆکەکانی بە پێی تەمەنەکان بە چ شێوەیەک بێ بۆ نمونە لە یەکودوی سەرەتاییەوە ئەبێ چۆن بابەتەکە ئاشنا بکرێت لەگەڵی هەتاکو ئەوەی کە 12 ئەگەر بەڵێ پرسیارێکی دروستە دەست خۆش بێ بێگومان مناڵێکی پۆلی یەکی سەرەتایی کە تەمەنی 6 ساڵە جیاوازە لە پۆلی 12 ئامادەیی کە تەمەنی 18 ساڵە بەڕاستی هەر بۆیە بەپی تەمەنەکان بەپی قۆناغەکان پێویستە ئەم پەرتوکە جیاواز لە قۆناغی بنەڕەتیە پێویستمان بۆیە بە زمانێکی زۆر سادە ئێمە کۆمەڵکوژی یەزیدیەکان کارەساتی ئەنفال کارەساتی هەڵەبجە کاکە ئێمە کوردەفەیلیەکانیشمانێ بەڕاستی ئەوانیش بۆ خۆیان بە شێوازی لە شێوازەکان ساڵانێک بەر لێشاو کەوتن دەربەدەر کران هەتا ئێستاش ینی بەڕاستی کوردانی فەیلی بێناسنامەن لە عێراقا لە قۆناغی سەرەتاییە زیاتر مناڵ حەزی بە وێنەیە بەڕاستی پێویستی بە وێنەیە ڕەنگە لە وێنە جوانتر تێ بگا وەک لە نووسین و وەک لە خوێندنەوە وەک لە ئەوانە هەر بۆیە بەپی قۆناغەکان دەکرێت ئێمە پرۆگرامەکە جیاواز بێ هەر لە یەکی سەرەتایی جیاواز بێ لە دوی سەرەتایی هەتا کۆتایی وێنە زۆر زۆر گرنگە ئەوەشمان بیر نەچێ لەسەر ئاستی ناوخۆیی چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی هەرێمایەتی نێودەوڵەتی پێویستە کاری گەورەی لەسەر بکرێت با من نمونەی بۆ بەڕێستان بێنمەوە هۆلۆکۆستی جووەکان بەڕاستی کاتێکە ئەڵمانە نازەکان کۆمەڵکوژی جووەکانیان کرد ئێستا جووەکان ساڵانە لە یادی هۆلۆکۆستە دەیان سەدان فیلمی جوان بەرهەم دێنن کە تەعبیر ئەکان لە گەورەیی ئەو تاوانە هەر بۆیە ڕێگایەکی خێراتریش بریتیە لە بۆ دۆکۆمنتکردن کاری دۆکۆمنتاری کاری ڤیدیۆیی سینەما فیلم وێنە ڤیدیۆ هەموو ئەمانەش دەکرێت ئێمە بە نمونە ئەگەر وەزارەتی طبعاً کۆمەڵی وەزارەت پەیوەستن بەم کارەوە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ئەوقاف لە ڕێگەی مزگەوت و کڵێساکانەوە هەموو ئەمانە بتوانی وەزارەتی پەروەردە لە ڤیدیۆی لە فیلمێکە ئەگەر کارەساتی شنگال بکەین بە فیلمێ و بڕوا بکە ڕەنگە ئەو کاتە پێشمان بە پرۆگرامیش نەبێ بە کتیبیش نەبێ ئەم فیلمە ساڵانە چەند جارێک لە ناوەندێکی خوێندنە بۆ خوێندکارەکان ئیش پێ بکرێ و بیبینن بۆیە ڕێگە خێراکە بۆ ئەوەی کە هەر کارەساتێک بگەێنین بە دنیا بگەێنین بەنەوەکانمان بگەێنین بە جیهان بریتێ لە فیلم بۆ دەزانی کتێبی شاکە بەڕاستی خۆ ئەکرێ ئێمە چەندی کتێب لەسەر کارەساتی ئەنفال لەسەر هەڵەبجە لەسەر شنگال بنووسین هەر وەک پێشتر نووسراوە بە نمونەی کتێبێکی جوانمان هەیە بە ناوی شاهد حاڵەکانی ئەنفال ئەوەی کاک عارف قوربانی کتێبێکی ترمان هەیە بە ناوی تاقانەکانی ئەنفال کاک ئیسماعیل هەنارەی دەستیان خۆش بێ کتێبی تریشمان هەیە بەڵام ڕەنگە هەموو کەس خوێنەوار نەبێ ئایا ئەم کتێبانە ئەوە بۆ ناو خۆ ئێمە ئەی خوێنینەوە بەڵام ئایا تەرجەمە وەرجێڕاوەتە سەر زمانەکانی جیهان و چووەتە نێو جیهانەوە ڕەنگە فیلم خێراتر بێ بتوانین ئێمە فیلمسازی زۆر باشمانێ هەر لەو کەناڵی بەڕێستانەوە ستافی زۆر باشەیە کە فیلمسازن بتوانین مەسەڵەن چەندین فیلم لەسەر هەڵەبجە لەسەر ئەنفال لەسەر شنگال اینجا ئەم فیلمانە وەربگێڕین لەسەر زمانەکانی جیهان و بە جیهانە بڵاوی بکەینەوە بۆ ناساندنی گەورەی ئەم تاوانە خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی بتوانین ئێمە مۆنۆمنت لەو شوێنانە دروستکەین هەروەها بتوانین لە مۆزەخانەکانە بەشێک لە هەر مۆزەخانەیەک لە شارەکانمانە تایبەت بکەین بە شنگال بە هەڵەبجە
بە ئەنفال بەشێکی تر ئەوەیە سنتەری تایبەت بە جینۆساید یان کۆمەڵکوژ بڕواکەی تا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە سنتەرێکی تایبەتی ڕێکوپێکی باشمان نییە تایبەت بێ بە جینۆساید ئەم سنتەرە کۆمەڵە کەسی ئەکادیمی تیادا دابنرێت کاریان ئەوە بێت چۆن کار لەسەر ئەوە بکەن جینۆسایدی یزدیەکان بە گەورەی بمێنێتەوە یعنی دەزانی ئێستا لە میرنشینی بابان خۆ ئێمە ئەگەر شعرەکانی نالی و کوردی و سالممان نەبێ چیمان بۆ ماوەتەوە لە میرنشینی بابان لە میرنشینەکانی دیکە هەمیشە بە نمونە کارەساتی ئەنفال ڕەنگە زۆرێک لەوانەیە لە کارەساتی ئەنفالە ئەو کارەساتیان بە چاوی خۆیان بینی ئێستا لە ژیانە نەماون ئەمە شوایە ئەگەر زوو فریا نەکەوین ئەوانەی کە لە کارەساتەکەیە لە زاری لە چاوی شاید حاڵەکانەوە گەورەی کارەساتەکە گەورەی تاوانەکە نەگوێزینەوە بۆ نێو کتێبەکان بۆ نێو فیلمەکان بۆ نێو پرۆگرامەکانی خوێندن ڕەنگە بەڕاستی لە دوا ڕۆژە زیان بکەین ئێمە باشە مامۆستا خاڵێکی تر زۆر گرنگە کە ئێمە باسی منداڵ و سیستەمی پەروەردە ئەکەین ئەبێت چاوێکیشمان لەوە بێت کە بە چ شێوازێک بە چ ڕێگایەک بە چ قۆناغێک تۆ لەگەڵ ئەم منداڵەیە باسی جینۆسایت دەکەیت لەوانەیە ئاستەم بێ بۆ مناڵێکی سەرەتایی باسی جینۆسایتی بۆ بکەیت بەڵکو لەوانەیە ترسێک بچێتە دڵێ مناڵەوە ئێمە چۆن بە پێی قۆناغەکان ئەم باس و گفتوگوێ بەرینە ناو پەروەردەوە و لە هەمان کاتیشە چۆن بتوانین کار لەسەر ئەوە بکەین کە جارێکی تر ئەو تۆقینە ئەو ترسانەی کە لای مناڵە یەزیدیەکانە هەن ڕنگدانەوەی نەبێ بۆ نەوەکانی دوای خۆیان چونکە زۆر کەسمان هەیە لەوانەیە 12 ساڵ لەمە پێش منداڵ بووێ ئێستا تەمەنیشی و هەرزەکارە و گەورەتر بووە بەڵام ئەم تۆقین و ترسە هەر لە دڵیایەتی ئەگەر ئێمە نەتوانین بە شێوازێکی باش خوێندنیان بۆ بەردەستخین خۆ ئەتوانین لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە لە ڕێگەی ئەو کۆمەڵە کەسانەی کە خۆبەخشن یاخود هەوڵێن لە ڕووی دەرونی و لە ڕووی لایەنی پەروەردەییەوە چە شوێنێکی بچووکیشان بۆ بکەنەوە یارمەتی دەربێ بۆ ئەوان کە بیانێنەوە سەر ژیانی ئاسایی ئێمە بۆ دەست نەکەین بەم قۆناغانە بۆی کە تۆزێک لە ژیان و لە مەینەتەکەیان کەمتر بکەینەوە لە ڕووی پەروەردەییەوە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ڕاستە دەست خۆش بێت پێشتر وتم ئێمە چوار وەزارەت هەیە تایبەتمەندن بەم باسا بەم کارەساتە دەبێ بێنێ پێشەوە ڕاستی ئەم چوار وەزارەتە ئێمە دەزانی کارەساتەکە ڕوویدا جێداخە بۆ هەتایە لە زری ئێمەیە لە خەیاڵی ئێمەیە لە بیری ئێمەیە لە مێژووی ئێمەیە لە نێو کتێبەکانی ئێمەیە شەنگال وەک کارەسات وەک جینۆساید وەک کۆمەڵکوژ ئەمێنێتەوە بیرمان نەچێ کاتێ داعش دەستی برد بۆ شەنگال یعنی یەکێکی لەوە کارەکان استراتیجی شوێنەکەی شنگالە دەزانی دەکەوێتە سێگۆشەی نێوان سووریا عێراق تورکیاوە نزیکەی 400,000 کەس لەو شارۆچکەیە دەژیان ژمارەی ئێجگار زۆریان لێ شەهیدکردن ژمارەیەکی ئێجگار زۆریان لێ بەدیلگرتن بە تایبەتی ژماری ئەو کچ و ژنانەی کە بەدیل گیران برانە مووسڵ و شارەکانی دیکە و هەندێکیان بۆ سووریا نزیکەی 6,000 و زیاتر لە 6,400 کچ و ژن بوون کە هەندێک لەم کچانە تەمەنیان ئێجگار مناڵ بوون وەکو پێشتر باسم کرد ئەمانە ئەوەم باس کرد کە پەیوەندی بەنەتەوە هەبوو کە پەیوەندی بە ئاینی ئێزیدیەکانەوە هەبوو بەڵام بڕوا بکە لە توێژینەوەیەکان منەوە خوێندەوە بەشێکی تری پەیوەندی بە تێرکردنی غەریزەی سێکسی بوو لە لای تیرۆریستانی داعش ئەمانەیەکێکی تر لە نێتەکانیان ئەوە بۆ بەڕاستی کچانی کورد ژنانی کورد لە دوای ئەوەی زەواجیان پێکراوە بۆ چەندین پیا و فرۆشراون گۆڕاونەتەوە بە شێوازێک لە شێوازەکان بڕوا بکە مرۆڤ کە ئەمانە ئەخوێنێتەوە ئەمانە ئەبینێ نازانم بە چ وشەیەک پێناسیان بکرێ هەر بۆیە بەڵێ بەشێکی تر ئەرکی سنتەرەکانە ڕێکخراوەکانە ئەمانەش بێنە پێشەوە دەزانی بۆکوتم کارەساتەکە ڕوویداوە بەڵام دوای ئێمە چی بکەین باشە هەروەکو و لافاوێکە کە هاتوو کۆمەڵی زیانی لەو خەڵکەداوە چی بکەین باشە خاڵ یەکەم ئەوەیە چۆن کاریگەری یان ئاسەوەرە خراپەکانی ئەم کارەساتە بسڕینەوە بەڕاستی چۆن بیسڕینەوە ئەمە جارێ دەرونی ئەو خەڵکە نائارامە دەرونی ئەو خەڵکە تێک چووە بەڕێزان ینی زۆر زەحمەتە لە بەرچاوت خوشک و دایکت وەکو کەنیزە ببرێت زۆر زەحمەتە باوکو براکەت شەهید کرێ مام و خاڵ و کەس و کارەکەت شەهید کرێ خانووەکەت وێران بکرێ ماڵەکەت بسووتێنرێت لە ڕووی دەرونیەوە چۆن ئارامیان بکرێتەوە چۆن هیچ نەبێت لەو برینە قوڵیان ساڕێژ بکەین وەکو باسم کرد دووبارە نەبێتەوە بەشێکی تر ئەوەیە کە تۆ
ئەم تاوانبارانە بە سزای خۆیان بگەێنرێ ئیتر لە ڕێگەی دادگانی دەوڵەتەکانەوەیە لە ڕێگەی ڕێکخراوەکانی مافی مرۆڤێ چۆن بتوانین سزایان بدرێ بەشێکی تری ئەو خوشکوبرایانی ئێزیدیمان تا ئێستا وەکو بەڕێستان فەرمووتان لە کەمپەکانە ئەژێن چۆن بتوانین ژیانێکی شایستە یان بۆ نەیان گەڕێنینەوە بۆ شنگال بڕوا بکە دەبوو لە دوای ئەو کارە ساتە ئەوە 12 ساڵە ئەم خولەکەی ئێمە قسەیتی ئاکەین بماوەی ئەم 12 ساڵە دەبوایە شنگال بکرایە جوانترین شارۆچکە وها ئاوەدان بکرایەتەوە بەڕاستی وەک قەرەبوویەک بۆ ئەو زیانە گەورەی کە بەریان کەوتووە بەشێکی تری ئەوەیە بەڕاستی وەکوتم لەسەر ئاستی جیهان چۆن بناسیێنرێت بەڕاستی چۆن هەوڵەکانمان یەخین هەمومان بەکارێکی دەستە جەمعی لەناو هەموو ئەمانەشا مناڵەکان نێڵین بەبێ مەکتەب بمێننەوە نێڵین بەبێ دابینکردنی پێداویستیەکانیان بمێننەوە باشترین چارەسەریش ئەوەیە لە کەمپەکان دەریان بهێنین بەڕاستی لە دوای 12 ساڵ وڵی عیبەیە بەڕاستی کوردانی ئێزیدی تا ئێستا لە کەمپەکانە بمێنێتەوە دەبوو حکوومەتی هێرێمی کوردستان بیان گەڕێنێتەوە شنگال وەکوتم ئاوەدانی کاتەوە ژیانێکی شایستە قوتابخانەی باش نەخۆشخانەی باش پارکی باش وەکوتم لە ڕووی دەرونیەوە دەیان سنتەریان بۆ بکرێتەوە ڕێکخراوە جیهانیەکان ناوخۆیەکان بانگ بکرێت بۆ ئەوەی چی بکەین بۆ ئەوەی کچانی ئێزیدی دەزانی ڕۆژانە ئێمە ئەبینین چەندین کچ و ژنی ئێزیدی کوردانی ئێزیدی لە دەست داعش ڕزگاریان ئەبێ کە وەختێک ئەگەڕێنەوە چیرۆکەکان باس ئەکەن تراژیدیایە بەڕاستی کارە ساتە بەڕاستی لە مێژووە ئەمەی کە ئەبیسترێ ئەمەی کە ئەبینرێ زۆر بەکەمی ڕوویداوە جیداخە بۆیە ئەرکە گەورەکەی ئێمە وەک پەروەردە ئەوەیە چی بکەین بۆ ئەوەی کە لە ناوەندەکانی خوێندنە کارەساتی ئەنفال کارەساتی هەڵەبجا کوردە فەیلیەکان بە تایبەت جینۆسایدی کوردانی ئێزیدی بە زیندوی بە گەشی بە گەورەی وەک خۆی قەبارەی چۆنە وەک خۆی بگەێنین بە نەوەکانمان بەڵام لەگەڵ ئەوەشە وەڵامی پرسیارەکانیان بدەیتەوە دەزانی پار ئێمە لە قوتابخانەیەک ئەم یادەمان کردەوە لە کاتی دەوامە گەرچی وەکوتم کاتەکەشی پشووە بەڵام خوێنکاران پرسیاری زۆر جواریان هەبوو پرسیاری ئەوەی کە بۆچی ڕوویدا پرسیاری ئەوەی چیان بۆ کراوە پرسیاری ئەوەی یعنی کۆمەڵێ پرسیاری ئێجگار گەورە کراوە ئەمانە پێویستیان بە وەڵامە بەڕاستی زۆر سپاس مامۆستا سامان بە هیوایەوەی ئەم جارە ئەگەر منداڵێکی کورد کاتێک ئەم ڕووداوانیان بۆ باس کردیان لە کتێبەکان ناخوێندیەوە کاتێکە گەشت بە ئەو پرسیارەی کە ئەڵێ چیان بۆ کراوە ئاوە دەستەوەستان نەوەستین ئاخەڵ نەکێشین نەڵێن بەداخەوە شتێکی وانە کراوە زۆر سپاس دەکەینەوەی کە ئەمڕۆ بەیانی لەگەڵمان بوویت لەگەر بینەرانمان بە وچانێک وەرگرین